ئەمە ڤێرگۆنە سەرتا قاچک پێویستی بۆیە پاک و تەمیز بێت نابێ هیچ هۆکارێکی نەخۆشی بڕاتە ژوورۆ چکە زوو نەخۆشە. من سۆزان ئەحمەدم خەڵکی شاری سلێمانیم لە کۆلێژی زانستە ئەندازیاریە کوشتتوکاڵەکان بەشی سامانی ئاژەڵ دەخوێنم. سەرەتا زانکۆ هەنی داوین بۆ ئەوەی هەستین بە ئەنجامدانی پرۆژەیەک. ئێمەش لەگەڵ هاوڕێکەمان بیرۆکەی ئەومان هەبوو کە لە ئەم ساڵی خوێندنماندا پرۆژەیەکمان هەبێت. بیرمان کردەوە کە پرۆژەی قارچک بەرهەم بهێنین، قارچکی سەدەفی کە ماوەیەکی کەمی پێویستە و داهاتێکی باشی هەیە. ئەم قاچکەی ئێمە پێویستە دووی بخینەوە لێمێرو بۆی ڕۆژانە دێن تەقیمی دیوارەکانەکەین. من بەناز ئەحمەد خەڵکی هەورامانم لە زانکۆی ئەندازیاری کوشتتوکاڵی بەشی سامانی ئاژەڵ لە کفری. هەستین بە ئەنجامدانی ئەم پرۆژەیە لەگەڵ هاوڕێکم کە توانین پرۆژەکە وەکو داهاتێک بۆ خۆمان دەستەبەر بکەین. ئێمە کە تەلەبەی بەشە ناوخۆین و لێرە دەمێنینەوە. پێویستە ئەو ژەی کە قاچکەکەی تێدایە پلە گەرمەکەی لە نێوان 20 بۆ 25 پلەی سیلیزری. گرنگترین پێویستیەکانی قارچک شێیە. ئەگەر بێت و شێکەی بێتە خوار 85 ینی 85ەکە جێگیرەکە بێتە خوار 85 قاچکەکە وشکە بێتەوە. ئەگەر بێت و بمانێ بزانین قاچکەکە چۆن پێگەیشتووە سێری کڵاوەکەیەکەن. ئەگەر ئێستا تێبینی بکەن ئەم کڵاوەی جوان کراوەتەوە ینی قەوسیمی ئێستا ئەمە بەتاڵی پێگەیشت و لێکم. ئەم قاچکەی ئێمە ئەتوانین نەیشویتەوە لەبەرەوەی لە کەشوهایەکی وایە بەرهەمهێنراوە کە دوورە لە هەموو میکرۆبێت، دوورە لە هەموو پیسێک و هۆکارێکی نەخۆش. ئەو کەرەستانی کە ئێمە پێویستمانە بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە سەرەتا گرنگترینیان سپۆڕەکەیەتی کە پێویستە لای کەسێکی شارەزا و متمانە پێکرا و بهێنین و هەروەها نایلۆن و کاکەیمان پێویستە و هەروەها پێویستە کاکەی جوان بۆ بکوڵێنین بۆ ئەوەی هیچ مادەیەکی زیانبەخشی پێوە نەبێت و زیان بە قارچکەکەمان نەگەیەنێت. پلانمان ئەوەیە لە داهاتوە پرۆژەکەمان گەورەکەین، هەروەها لە ناوچەکانی خۆمان. ئێستا من لە هەورامانم بەتەمام پرۆژی تایبەت بە خۆم دانێم و هاوڕێکەشم لە منتیقەی خۆی لە سلێمانی بەتەمای پرۆژەی قارچک دانێت و هەروەها دەتوانین هەلیکار بۆ کەسانی تر هاوڕێکانمان خوێندکار دەتوانین هەلیکاریان بۆ دابنین.